سڵاوتان لێبێ بەڕێزان ئەو کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە هەینیەکی تر بۆ پێشکەشکردنی پوختەی کتێبی ژمارەدا کە هەموو هەینیەک لە سەرەتای ساڵی نوێەوە ئەکادمیای مێگامایند پلس لە پرۆژەی نوێی خۆیدا کە پوختەکردنەوەی کتێبەکانە کتێبێکتان پێشکەش دەکا. ئەم کتێبە ناونیشانەکەی بە زمانی ئینگلیزی If you focus on yourself for 6 months, you will shock everyone. کە کتێبی ژمارەدەیە و پێمان وایە کتێبێکی زۆر بەسوود دەبێت بۆ ئەوانەی دەیانەوێ کار لەسەر بنیادنانی کەسایەتی و توانا و لێهاتوویەکانی خۆیان بکەن. زمانی کوردی ئەو کتێبە دەڵێ ئەگەر تۆ بۆ ماوەی 6 مانگ تەرکیز لەسەر خۆت بکەی ئەوە دەبیتە جێی سەرسوڕمانی هەموو کەسێک یان سەری هەمووان دەسوڕمێنێ. لە کتێبەکەدا بەڕاستی وەکو گەشتێکە بۆ ئەو ئامانجەی کە تۆ دەتەوێ دوای ئەو ماوەیە دیاری دەکەی پێی بگەی. کتێبەکە گرنگی دەدا بە گۆڕانکاری ڕاستەقینە کە لە دوای 6 مانگی کارکردنی بە تەرکیز هەروە بە شێوەیەکی پوخت و ڕێک بۆ ئەوەی خۆت باشتر بکەیت. لە شوێنێکدا زۆر بە پوختی ئەو کتێبە و نووسەرەکەی باس لەوە دەکا کە گۆڕانکاری ڕاستەقینە لە بێدەنجیدایە، واتە بە بێدەنجی گۆڕانکاریەکە دێتە بوون، پێویستی بەوە نییە کە لە دەرەوەی خۆت لە دەرەوەی ژینگەی خۆت پشت ڕاست بکرێتەوە یان گرنگی پێ بدەی و سەرنجت پەرد بێ. لەم پوختەیەدا هەوڵ دەدەین بە چەند خاڵێک چەند لایەنێکی ئەو کتێبە بۆ ئێوەی بەڕێز بخەینە ڕوو. یەکەم خاڵی گرنگ کە زۆربەی کتێبەکانی ئەو بوارەش گرنگیان پێداوە ئەوەیە تۆ دەبێ خۆت لە سەرنج پەردکەرەکان یان ئەوانەی دەتپچڕێنن لە هەنگاونان بەرەو ئامانجەکانت ڕزگار بکەیت، چونکە پەردبوونی سەرنج یان پچڕانی هەوڵ و کۆشش بۆ بەرەو ئامانج چوون یەکێکە لە دوژمنە هەرە سەرەکیەکانی گۆڕانکاری. لە کتێبەکەدا هانی ئەوە دەدرێن کە ئێمە دەبێت تەرکیزی خۆمان بپارێزین، هەروەها نابێ ئەو کاتەی لە بەردەستمانە سەرنجمان پەرد بێ بە هەندێک پچڕێنەری سەردەم، بۆ نمونە تەکنەلۆجیایە، مۆبایلە، تەلەڤیزیۆنە یان هەر کارێکی ترە کە ڕەنگە دوورمان بخاتەوە یان بەلاڕێماندا ببا لەو هەنگاوەی کە پێویستە بۆ گەیشت بە ئامانجەکان بیگرینە بەر. دەبێ ئەگەر دەمانەوێت گۆڕانکاری لە خۆمان بکەین چەند کاتێکی ڕۆژ بۆ خۆمان تەرخان بکەین کە تێیدا کار لەسەر خۆمان و لەسەر پەرەپێدانی خودی ئەنجام بدەین. من بۆ خۆم ناوێک لەو بەشەی کات لە ڕۆژدا یان لە هەفتەیەکدا دەنێم، دەتوانی ناوی لێ بنەی می تایم، واتە کاتی خۆم، ئەو کاتەیە کە خۆم بۆ خۆمی تەرخان دەکەم، چ لە ماوەی هەفتەیەکە چ لە ماوەی ڕۆژێکە، چەند دقەیەکە چەند خولەکێکە چەند سعاتێکە چی نییە، بەڵام گرنگە تۆ بەم هەنگاوە دەست پێ بکەی هەندێک کات دەستنیشان بکەی کە وەکو پیرۆز تەمەشای بکەی، کە وەکو ئەوەی کەس نەتوانێ تەدەخولی تێدا بکات، کەس نەتوانێ بە شێوەیەکی نەرێی کاری لەسەر بکات. کاتی هەمومان وەکو یەکە، هەموو مرۆڤەکان لە چه ئاست و پلەیەک و پێگەیەکدا بن 24 کاتژمێر لە شەو و ڕۆژێکدا هەن، لە ساڵێکدا هەر 365 ڕۆژ و چەند کاتژمێرێکە، بەڵام گرنگە تۆ چۆن دەتوانی جڵەوی ئەو کاتە بگریتە دەست، دەتوانی کۆنتڕۆڵی بکەیت کە چۆن و بە چه ئاراستەیەک بەسەری دەبەی. زۆر گرنگە ئەگەر تۆ بڕیاری گۆڕانکاری دەدەی با لە ژیانتدا
ئەو 180 ڕۆژە یان ئەو 6 مانگە لە دەسەڵاتی خۆتدا بێت کەواتە تۆ خاوەنداریەتی ئەو 180 ڕۆژە بکە کە بڕیار دەدەی خۆت تێدا بگۆڕی 6 مانگ ئەگەر بە کورتی بکەینەوە نزیکەی دەکا 180 ڕۆژێک زۆر گرنگە تۆ هەم خاوەنداریەتی کاتەکەی خۆت بکەی ڕۆژەکانی خۆت بکەی مانگەکانی خۆت بکەی هەمیش پێکهاتەی چۆنیەتی سوودوەرگرتن لەو کاتەش لە دەسەڵاتی خۆتدا بێ نەک تەنها چاوەڕێکەی شتێک ڕوو بدا و تۆش کاردانەوە بنوێنی بەرامبەر ئەوە بەڕاستی دەبێت تۆ هەنگاو ئامانجەکانت زۆر ڕوون بن لەناو ڕۆژ و شەوەکەش لەناو هەفتەکان و لەناو مانگەکانیش تۆ کاتی دیاریکراوت دانابێ بۆ هەر هەنگاوێک و بۆ هەر کردارێک کە دەینوێنی بۆی بگەیت بۆ ئامانجەی کە دادناوە دەبێ ئامانجەکانت لە خزمەتی کەسایەتی و لە خزمەتی ئەو لێهاتوویەش بن کە تۆ دەتەوێ لەو ماوەی 180 ڕۆژدا لە ماوەی 6 مانگدا بەدەستی بێن زۆر گرنگە تۆ بیر لەوە بکەیەوە ئەگەر بتەوێ بە ماوەی 6 مانگ بگەیە شوێنێک بگەیە پلەیەک بگەیە لێهاتوویەک ناتوانی بە شەو ڕۆژێک بیگەی بۆیە دەبێ هەنگاوەکانت دیراسە کرابن هەنگاوەکانت بەرەو ئەو ئاراستەیەت ببن نەک بە پێچەوانە یان نەک بە دژی ئەوە وەکۆوەیە تۆ هەر ڕۆژێ بلۆکێک لەسەر دیواری ئەو باڵەخانەیە دابنەی کە دەتەوێت درستی بکەیت لە شوێنێکی تری کتێبەکەدا زۆر بە جوانی و بە گرنگی باس لە ڕۆڵی لایەنی جەستەییشت دەکا لەم ئەرکەدا ئەگەر دەتەوێت گۆڕانکاری بکەی تۆ ناکرێ جەستەی خۆت لاشەی خۆت فەرامۆش بکەی زۆر گرنگە تۆ لەم ڕوەوە لە ڕووی جەستەییشەوە پابەندیەک لە بۆ خۆت دابنەی پابەندیەک لەسرە خۆت دروست بکەی تاکو پێوە پابەند بێت چونکە ئەوەش دەبێتە هۆی هاندەرێک دەبێتە هۆی هەنگاوێک بۆی بەرەو ئامانجەکەت بچیت بۆ نمونە ئەگەر تۆ بڕیارت داوە ڕۆژانە تەنها 15 خولەک وەرزش بکەیت ڕاهێنانێکی جەستەیی بکەیت یان هەر ڕۆتینێکی سادەی ڕۆژانە بێ دەبێت لە ڕووی دەرونی و جەستەییەوە تۆ ئامادەبی بۆ ئەو کارە دەبێت لە ڕووی دەرونی و جەستەییەوە تۆ ئەو کارە ئەنجام بدەیت تاکو متمانە بە بڵێن و بڕیارەکانی خۆشت بکەیت چونکە کارێک کە پێویستی بە 6 مانگ و 180 ڕۆژ بێ تۆ پێویستە لە سەرەتاوە پابەندی لەسەر خۆت دروست بکەی و پابەندی پێوە بە جێگیری بە شێوەیەکی ڕۆژانە جێبەجێ بکەیت وردە وردە جێبەجێ بکەیت بەڵام بە بەردەوامی ئەمە دەبێتە هۆی پەرەپێدان و بەهێزترکردنی متمانە بەخۆبوون و هەروەها پاراستنی ئەو بەڵێنە بچووکانەی کە بەخۆشت دەیدەیت لە شوێنێکی تر لە بەشێکی تری کتێبەکەدا باس لە کارکردنی ڕۆژانە لەسەر لایەنی هزری و دەرونی و مێشکی خۆت دەکا زۆر گرنگە تۆ لەو ماوەی 180 ڕۆژە یان 6 مانگەی کە بۆ خۆتت تەرخان کردووە کار لەسەر خۆت بکەی گرنگە بە مەبەستەوە کارێک بکەی لەسەر هزر و دەرون و بیرکردنەوەی خۆت نابێت تۆ مێشکی خۆت پڕکەی جەنجاڵ بکەی لە چەندین بیرۆکە لە چەندین پرۆژەی لابەلاو کە ڕەنگە نەتوانی جێبەجێیان بکەی ئەمەش لە کۆتاییدا دەبێتە هۆی ساردکردنەوەی خۆت لەو توانایی کە هەتایان لەو ورە و وزەی کە تێتدا هەیە بۆیە زۆر گرنگە تۆ گرنگی بەو بوار و بابەت و پرۆژە و بیرۆکانە بدەی کە لە خزمەت ئەو کەسایەتی و ئەو توانە و لێهاتوویەیە کە تۆ بۆ خۆتت دەستنیشان کردووە لە ماوەی 180 ڕۆژ یان لە ماوەی 6 مانگدا جێبەجێیان بکەیت بۆیە گرنگە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی نووسین لە ڕێگەی گوێگرتن لە هەر بوارێک کە تۆ پێت خۆشە بیخەیتە خزمەتی ئەو پلانەی کە دادناوە چونکە
ئەگەرە تۆ ئامانجەکەت ڕوون بوو دەتوانی ئاسانتر ڕێ بکەی، دەتوانی ئاسانتر هەنگاو بنی. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا کە زۆر بەباشی و بە جوانی ڕوون کراوەتەوە ئەوەیە تۆ کارێک کە دەستی پێ دەکەی هەوڵ بدەیت تەواوی بکەیت، چونکە تەواوکردنی ئەو کارانە دەبێتە هۆی دیسان ورە پێدان بە خۆت، باشتر خۆناسین، هەروەها باوەڕبوونیش زیاد دەکا بە خود و بە تواناکانی خۆت. چونکە ئەگەر کارەکە بچووکیش بێ بەڵام تەواوت کرد ئەوە دەبێتە هۆی پەرەپێدانی ناسنامەی نوێی تۆ لەسەر جێبەجێکردنی کارەکە. ئەگەر ئەمڕۆ لە بەیانیەکەی بڕیارتدا کە لەم ڕۆژەدا ئەم سێ هەنگاوە گرنگە، ئەم سێ کارە گرنگە دەبێت تەواو بکە، تەواویشت کرد لە کۆتایی ڕۆژ، لە کۆتایی ڕۆژەکەدا هەست بە دەستکەوت دەکەیت، هەست دەکەیت تۆ کەسێکی تەنها قسە ناکەی بەڵکو جێبەجێش دەکەیت. بۆیە ئەگەر لە ماوەی ئەو 180 ڕۆژە هەوڵ بدەیت بەردەوام ئەو کارانەی دایدەنەی جێبەجێیان بکەی، ئەو کارانەی دەستی پێ دەکەی تەواویان بکەیت، ئەوە هەم متمانە بەخۆبوونت زیاد دەبێت، هەمیش کەسایەتی و ناسنامەی نوێی تۆ لە کەسێکی تەنها قسە دەبێتە کەسێکی کردداری و جێبەجێکردنیش. بۆیە زۆر گرنگە گرنگی بەو خاڵش بدرێت. خاڵێکی تر لە کتێبەکەدا زۆر بە گرنگ وەسف کراوە، ئەویش دەبێ تۆ زڵەوی هەست و سۆز لەدەست خۆت دابێ پێش ئەوەی هەست و سۆز کۆنتترۆلی تۆ بکە. تۆ کۆنتترۆلی هەست و سۆزەکانت بکە پێش ئەوەی ئەوان کۆنتترۆلت بکەن. لایەنی ڕێککاری و زەبتکردنی هەست و سۆز زۆر گرنگە ئەگەر بمانەوێ کارێکی درێژخایەن ئەنجام بدەین. تۆ ناڵێم ئەو هەست و سۆسەی خۆت کپ بکە، خەفەی بکە، بەڵکو دەمانەوێ بزانین بەرەو کوێمان دەبا. ئەگەر لەگەڵ هەنگاوەکان و لەگەڵ ئامانجەکانمان یەکان گیرە ئاساییە دەتوانی لەگەڵی بڕۆی، بەڵام ئەگەر دژی ئەو کارەیە کە ئێمە دەمانەوێت بەدەستی بێنین ئەو ئامانجەیە کە کاری بۆ دەکەین دەبێت لەوێدا دووبارە ئاراستەی بکەینەوە. ئێمە ناڵێن فەرامۆش بکرێ، دەڵێن کۆنتترۆل بکرێ یان جڵەوەکەی لە دەستی خۆماندا بێ، واتە ساردمان نەکەنەوە لە کارێک کە بەرنامەمان بۆ داناوە. دەبێ بەرپرسیارانە مامەڵەشیان لەگەڵ بکەین، نەک وەکو کاردانەوەیەک و خۆ ئازاردان و خۆ سەرزەنشتکردن. لە ماوەی ئەو 6 مانگەی کە بۆ خۆت داناوە ناندایدنەی ئەو 180 ڕۆژە دەبێ کارامەییەک لێهاتوویەک هەڵبژێری کە بەڕاستی بۆ دواتر بتانی سوودی لێوەربگری، چ بۆ پیشەکەتە، چ بۆ کەسایەتیتە، چ بۆ دەوروبەرتە ئەو کارانەی کە تێیدا ئەنجامی دەدەی یان ئەو شوێنەی کە کارت تێدایە. بۆیە دەبێ ئەو 180 ڕۆژە ئەو 6 مانگە بۆ ئامانجێک بێ، بۆ کارامەییەک لێهاتوویەک بێ کە شایستەی ئەوە بێ. هەروەها دەبێ دواتریش سوودت پێ بگەێنێ، نەک تەنها بەسەربردننی کات بێ. جگە لەوەی کە تۆ کار لەسەر باشترکردنی کەسایەتی خۆت دەکەی، دەکرێت تۆ بتانی لەو ماوەیەدا سوود لەو کارامەییەش وەربگری کە چۆن دەتوانی وەکو پیشەیەک ئەو کارامەییە بەکاربێنی، وەکو زیادکردنی داهاتی خۆت، وەکو دابینکردنی سەرچاوەیەکی تری داهاتیش بتانی ئەو کارامەییە سوودی لێوەربگری. چونکە ئەگەر تۆ 6 مانگ بە کارێک خەریک بی، 6 مانگ بە ئامانجێک و بە کارامەییەک خەریک بی، ناکرێ دوای ئەوە وازی لێبێنی. دەبێت دوای ئەوە بێ لەسەری بنیاد بنی، بێ پیشەیەکی پێ بکەی، بێ بەرەو هەدەفێکی گەورەتر، بەرەو ئامانجێکی گەورەتریشت ببە.
گرنگیشە تۆ لە ماوەی ئەو ١٨٠ ڕۆژەی کە دایدەنەی بەردەوام کار لەسەر باشترکردن و بەرزکردنەوەی پێوەرەکانی خۆت بکەیت، نەک تەنها وەکو ڕۆژی یەکەم بێ، بەڵکو هەنگاو بە هەنگاو، ڕۆژ بە ڕۆژ، مانگ بە مانگ تۆ پێوەرەکانی خۆشت بەرز بکەیتەوە. ئەگەر تۆ بڕیارت داوە بگەیتە ئاستێک لە شوێنێکدا، بەڵام زانیت کارەکەت باشتر دەڕوات، دەکرێت ئەو ستاندەرە، ئەو پێوەرە بەرزتر بکەیتەوە بۆ خۆت. نەک ئامانجەکە بەڵکو پێوەرەکان بەرزتر بکەیتەوە، چونکە بەڕاستی بەرزکردنەوەی پێوەرە کەسیەکانی خۆت واتە ڕازی نەبوون بە ڕۆتین، واتە ڕازی نەبوون بەوەی کە تەنها هەیە، واتە ڕازی نەبوون بەو هەوڵکۆشەی کە تۆ ئێستا سەرفی دەکەی، داوای زیاتر دەکەی. بۆیە پێوەرەکان بەرەبەرە بەرزتر بکەوە. ئەگەر تۆ لە ماوەی مانگێکدا توانیت بە بەردەوامی ڕۆژانە 15 خولەک 30 خولەک کارت لەگەڵ خۆت کرد و بۆ شتێکی ڕۆتین، چیتر بەوە ڕازی مەبە، ئەو جارە بیکە بە 40 خولەک، بیکە بە سەعاتێک، زیاتری بکە تاکو پێوەرەکە بەرزتر بێتەوە. وەکوەیە تۆ ئالنگاریەک بۆ خۆت دروست دەکەی، تۆ تەحەدای خۆت دەکەی بۆی بتوانی باشتر بکەی، تەحەدای تواناکانیشت دەکەی، چونکە دەزانی توانا و وزە و ورەت تێدا ماوە هێشتان بۆ ئەوەی ئەو کارە بکەیت. بەم شێوەیە دەبێتە بەشێک لە کەسایەتیت، بەم شێوەیە دەبێتە بەشێک لە ناسنامەی نوێی خۆت. بۆیە زۆر گرنگە ئێمە گرنگی بەوە بدەین کە کارەکانمان تەنها ئەو کاتانە نەکەین کە هاندەرێک هەیە، بەڵکو خۆمان ببینە بە داڕێژەری نەخشەڕێی ئەو کەسەی کە دەمانەوێت، ئەو ناسنامەی کە دەمانەوێت بەدەستی بێنین، ئەو کارامەیی کە دەمانەوێت وەریگرین. ئەگەر تۆ بتانی کارێک ڕۆژانە بۆ ١٨٠ ڕۆژ، مانگانە بۆ 6 مانگ ئەنجامی بدەیت بە شێوەیەکی هێمن و لەسەرخۆ، بێ ئەوەی چاوەڕێی دەستخۆشی دەرەچی بکەیت، ئەوە بەدڵنیاییەوە گۆڕانکاری ڕاستەقینە لە کەسایەتی تۆدا ڕوودەدەن. دوای ئەو 6 مانگەش ڕەنگە ئەو کەسانەی لە دەوروبەریشتن بە تەواوی تۆ نەناسنەوە و هەست بە گۆڕانکاریەکە دەکەن. بەڕێزان، زۆر گرنگە بزانین کە گۆڕانکاری کاتی پێویستە، گۆڕانکاری ڕاستەقینەش کاتی زیاتر و بەردەوامیشی پێویستە. لەم کتێبەدا زۆر بە جوانی باس لە دوو چەمک کراوە کە ئێمە زۆر جار تێکەڵیان دەکەین لەگەڵتر، ئەوانیش چەمچی ئامانج لەگەڵ چەمچی پێوەر و ستاندەر. ئێمە پێمان وایە گرنگە کار لەسەر ستاندەرەکان بکەین، لەسەر پێوەرەکان بکەین، نەک تەنها لەسەر ئامانج، چونکە ئامانج واتە حەز و ویست و خۆزگە. دەمەوێ بۆ نمونە چێشم وای لێبێ، دەمەوێ حەز دەکەم ئامانجم ئەوەیە چێشم بگەێنمە ئەوەندە کیلۆیە، یان ئەوەندە ڕاضە بکەم، یان ئەو لێ هاتوویە بزان. بەڵام زۆر گرنگە ئێمە پێوەردا بێ. پێوەر ئەوەیە بۆ نمونە تۆ وەکو کردار تەمەشای دەکەی، دەڵێ من دەمەوێ یان بڕیار دەدەم پێوەرەکەم ئەوەیە هەفتانە 4 ڕۆژ ڕاهێنان بکەم بۆ ماوەی 1 کاتژمێر. هەرچی ڕوو بدا کێشە نییە لەو ستاندەر و لەو پێوەرە مەیە خوارەوە. ئەوە یەکێک لەو جیاوازیانەی کە هەیە. ئامانج لە شوێنێکی تر دەکرێت کاتی بێ. ئامانجی من بۆ ئەو 6 مانگە ئەوەیە، بەڵام بۆ 6 مانگی دواتر ڕەنگە شتێکی تر بێ، کەواتە هەمیشەیی نییە ئامانجێ. بەڵام ستاندەر واتە پێوەر دەبێتە ناسنامەی تۆ پێناسە دەکا. ستاندەر و پێوەری من ئەوەیە ئەگەر بڕیارێکمدا جێبەجێی دەکەم، ئەگەر گوتم وا دەکەم ئەنجامی دەدەم. ئەوە دەبێتە پێوەر و ستاندەر بۆ کەسایەتی تۆ. کەواتە لەم کتێبەدا زۆر گرنگی بەو دوو چەمکەش دراوە، چەمچی ئامانج لەگەڵ چەمچی پێوەر و ڕوونیش کراوەتەوە. لەلایەکی تر زۆر گرنگی بە چاوەڕێ نەکردن
لە دەستخۆشی دەرەچی کراوە. بەڕێزان، ئێمە کە کارێک دەکەین ئەمە 100% کارێکی خودیە و لە ناوەوەی خۆمانە، پێویست ناکە هاندەری دەرەچی پاڵمان بدا بۆ ئەوەی کاری تر بکەین، بەڵکو دەبێ ئێمە لە ناوە خۆمان هەوڵێک بدەین بۆ ئەوەی باشتر بین، تاکو ببینە هۆی جێی سەرسامی بۆ دەرەوە، نەک بۆ سەرسامی کار بکەین. تەنها چاوەڕێی دەستخۆشی و هاندەری دەرەچی نەبین بۆی کارەکانمان ئەنجام بدەین. بۆ لە کتێبەکەدا باسی چەند هۆکارێک دەکا کە هاندەری دەرەچی یان پشتڕاستکردنەوەی دەرەچی ڕەنگە زۆر جار ببنە ڕێگر لە گۆڕانکاری و لە پێشخستنی خودی خۆمان. لەبەرەوەی زۆر جار خەڵکانی دەرەوە ساردت دەکەنەوە لەو کارە، ڕەنگە کارێکی تر بە خەیاڵت دابێنن کە سەرنجت پەردەکە. بۆیە تۆ لە کاتی کارکردن لەسەر خۆتدا جێمەدە ئەوانەی دەرەچی کە چیت پێ دەڵێن و چیت بۆ دەکەن. ڕەنگە زۆر جار بۆ بەرژەوەندی بێ یان ناڕاستەوخۆ ساردکردنەوە بێ، دەڵێن بۆ ئەو کارە دەکەی، سوودی چیە، ئەوە لەگەڵ تێپەڕبوونی کات ڕەنگە کاریگەری خراپی هەبێ. بەرەو پێشچوونی ڕاستەقینە لە بێدەنجیدایە. بەرەو پێشچوونی ڕاستەقینە و گۆڕانکاری ڕاستەقینە لەو کاتانەدایە کە کەس تۆی لێ دیار نییە. کاتە تۆ کارێک مەکە بەس لەوەی خەڵکانی تر دەستخۆشی لێ بکەن یان پشتڕاستی کارەکەت بکەنەوە. زۆر گرنگە تۆ خۆت لەوە ڕابێنی کە پشت بە هاندەری دەرەچی نەبەستی. گرنگی بەو کاتانە بدە کە بە تەنهای، گرنگی بەو کاتانە بدە کە خۆت لەگەڵ خۆتی. چونکە ئەگەر هەموو کات پشتت بە دەرەچی بەستا، بە هاندەری دەرەچی و بە دەستخۆشی و بە پشتگیری دەرەچی بەستا، و کاتە تۆ یەکێک لە خەسڵەتە گرنگەکانی بەرەو پێشچوون و پەرەپێدانی تواناکانت نابێ کە بریتە لە باوەڕبوون بە خودی خۆت، باوەڕ و متمانە بەخۆبوون. زۆر گرنگە ئەو خاڵانە ڕەچاو بکەیت. ئەگەر دەتەوێ لە سەرەتای ساڵی نوێوە لە ئێستاوە بۆ 6 مانگی تر گۆڕانکاری لە خۆتدا بکەی و ببیتە جێی سەرسامی کەسانی دەوروبەرت، ئەمڕۆ بڕیار بدە تەرکیز لەسەر خۆت بکە، کارامەییەک هەڵبژێرە، شتێک هەڵبژێرە کە دەتەوێت لە خودی خۆتدا پەرەی پێ بدەیت. بۆیە کتێبەکە زۆر بە جوانی ناونیشانەکە هەمووی ڕوون دەکاتەوە. ئەگەر بۆ ماوەی 6 مانگ یان 180 ڕۆژ تەرکیز لەسەر خۆت بکەی، دەبیتە هۆی جێی سەرسامی هەموو کەسێک، دەبیتە هۆی گۆڕانکاری هێندە گەورە کە ناتناسنەوە، کە ڕەنگە کەسایەتیەک کارامەییەکی تر و ناسنامەیەکی تر بۆ خودی خۆت دەبینی، دەکرێت ئەو ناسنامەیە ئەو کارامەیە ببێتە هۆی سەرچاوەیەکی تری داهات، ببێتە هۆی باشترکردنی تۆ لە پیشەکەتدا، بەمەش پاراستنی ئەو کارێک کاتە یان بەرەو پێشچوون لەو شوێنەی کاتە و خوێنەکردنەوەیەکی باشیش بۆ ئەو کارە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. پێمان وایە ئەو پرۆژەیە بەردەوام بێ، زۆر سوودی زیاتر دەبێ. بە دڵنیاییشەوە هەوڵ دەدەین هەموو هەینیەک خوا یار بێ لەگەڵ ئێوەی بەڕێز بین بۆی بتوانین سوودێک بە ئێوە بگەێنین لە ڕێی ئەو کتێبە دەنجیانە. ئەگەر هەر تێبینی و سەرنجێک هەیە دەتوانن لە کۆمنتیان لە گروپەکانی ئەکادیمیای مەگامایند پلەس بۆمان ڕەوانە بکەن. ئەگەر کتێبێک کە تۆ خوێندیتەوە و پێت وایە سوودی هەیە دەتوانین پوختی بکەینەوە، یان ئەگەر سەرنجێکت هەیە لەسەر شێوازی خستنە ڕووەکە. سوپاس بۆ گوێگرتنتان. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بۆ کتێبی تر و پوختەی کتێبی بە سوودی تر بۆ ئێوەی بەڕێز. کاتێکی خۆش. ئەگەر سوودت بینیوە لەو ڤیدیۆیەکانی پێشووتر، تکایە بێبەشیان مەکە، هاوڕێکانت بێبەش مەکە لە کتێبەکان و بینێرە بۆ ئەوانش. بۆ بینینی کتێبەکانی تریش سەردانی چەناڵی یوتیوبی
ئەکادیمیای مێکەمایند پلس بکە بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. سوپاس هەینیەکی شاد بۆ هەموو لایەک.